کاتان باش بینەرانی خۆشەویستی تلویزیۆنی کۆمەڵە زۆر خۆشحاڵم بۆەوەی جارێکی تران لە خزمەتتانە بۆ پێشکەشکردنی بەرنامێکی تری دیالۆگ. ئازیزان، کۆماری ئیسلامی لە ماوەی 44 ساڵی دەسەڵاتدارەتی خۆی بەشێکی زۆر لە لاوان و گەنجان و هەڵسوڕاوانی ڕۆژهەڵاتی کوردستانی دەست بەسەر کردووە و ئەو کەسانە سەروشێنیان دیار نییە، معلوم نین لەکوێنەوە، بەشێکی زۆر لە بنەماڵەیان هێشتا نەیانتوانیوە ڕۆڵەکانیان بدۆزنەوە. مدەتێکی گەلێک زۆرە کە ناوەندێک دروست بووە بە ناوی ناوەندی نەمران. کاری ئەم ناوەندە دروستکردنی داتایە و هەوڵدان بۆ دۆزینەوەی ئەو ڕۆڵانەی و ڕفرێنراون و دیارنی. هەفتەی ڕابردوو پەنجشەمبە کۆبوونەوەیەک لەگەڵ وڵاتە یەکگرتووەکان لە ژنێڤ بەشی مافی مرۆڤی لەلایەن ناوەندی نەمران و هەروەها بڕێک لە بنەماڵەی ئەو بێسەر و شوێنانە گیراکە لەو کۆبوونەوەیەدا جەخت کراوە سەرەوەی کە ئەو کەسانە دیار نین و نەتەوە یەکگرتووەکان ئەبێ چوونەوەی پێدا بکەن. هەر بۆنەوە ئێمە چاوپێکەوتنێکمان دەبێت لەگەڵ بەڕێز یۆنسی بلووری وتەبێژی ناوەندی نەمران. کاک یۆنسیان بەخێر بی بۆ بەرنامەیە. زۆر سپاس، سلااوڕێزم هەیە بۆ بینەران و بیسەرانی ڕاگەیاندەکەتان. زۆر زۆر سپاس. کاک یۆنس، پێش لەوە بچینە ناو پرسیارەکان و ناو بەرنامەکەمان، ئێوە بۆ خۆتان لە ژنێڤەوە گزارشێکتان بۆ ئێمە ناردووە، ئەو گزارشەمان ئامادە کردووە، ئەگەر پێتان باش بێ بە پێکەوە بیبینین جاوەختە دیناوە خزمەتت. فەرموو. ڕۆژی پێنجشەممە 11 مای 2023 لەسەر بانکێشتی ڕێکخراوی مافی مرۆڤی نەتەوە یەکگرتووەکان بۆ پرسی بزرگوان لە ڕۆژهەڵاتی کوردستان بانکێشتی کۆبوونەوە لێرە لە ڕێکخراوی مافی مرۆڤی نەتەوە یەکگرتووەکان لە شاری ژنێڤ لە وڵاتی سوێد بانکێشت کراوە. ناوەندی نەمران لە چەند مانگ لەوە پێشەوە پرسی بزرگوان و بێسەر و شۆنانی ڕۆژهەڵاتی کوردستان کە بەدەستی کۆماری ئیسلامی ئێران فڕێنراون، یان لە ماڵەیە یان لە مەکتەب یان لە ڕێی مەکتەب و ڕێی ماڵەیە، فروکچانی ڕۆژهەڵاتی کوردستان بەو شێوەیە تا ئێستا بێسەر و شۆنن، هیچ کەس هیچ چارەنووسێکیان نازانێ. ئێمە ئەوڕۆ لەسەر دەست پێشخەری ناوەندی نەمران و لەسەر بانکێشتی ڕێکخراوی مافی مرۆڤی نەتەوە یەکگرتووەکان بانکێشت کراین بۆ کۆبوونەوە. کۆماری ئیسلامی ئێران لە ماوەی 44 ساڵ دەسەڵاتی خۆیدا لە هیچ شتێک لە هیچ تاوانێک دریغی نەکردێتەوە بەرامبەر بە ناوانی کوردستانی ڕۆژهەڵات. ئەو پرسێکی گرینگە کە ناوەندی نەمران جوڵاندوویەتی بۆ ئەوەی کە بتوانین لە چارەنووسی ئەو بێسەر و شۆنانە ئاگادار بین. ناوەندی نەمران چەند کەیسێکی دیاریکراوی ناردوو بۆ ڕێکخراوەیە، تا چەند دقیقەی دیکە لێرە لەو ژوورەی لە پشت سەرما بانکێش دەکرێنە ژوورێک کە ئێمە وەک ناوەندی نەمران وەک نوێنەرایەتی ناوەندی نەمران لەگەڵ چەند کەسێک لە بنەماڵەی خاوەن کەیسەکان هاتوین لێرە لەو کۆبوونەوەدا بەشدار بین بۆ ئەوەی لەسەر ئەو کەیسانە، لەسەر کەیسی ئەو بزرگوانە بتوانین ڕاوێژ بکەین و زانیارەکان ئاڵوگۆڕ بکەین. ڕێکخراوی مافی مرۆڤی نەتەوە یەکگرتووەکان ئەو بەرپرسایەتی هەڵگرتووە کە هەنگاو بنێن بۆ چارەنووسی ئەو بزرگوانە. ئێمە گەشتبینین، خۆشببینین و ئەوە بۆ یەکەم جاریشەکە لەسەر ئەو پرسە ڕێکخراوێکی مافی مرۆڤی ڕۆژهەڵاتی کوردستان ئەو هەنگاوە دەنێو بانکێش دەکرێت بۆ نەتەوە یەکگرتووەکان. هەر لە بانکێشتی نەتەوە یەکگرتووەکاندا نەک بەتەنیا لەسەر ئەو پرسە، لەسەر هەموو پرسەکانی تری پێشێلکردنی مافی مرۆڤ لە ڕۆژهەڵاتی کوردستان ڕێکخراوی مافی مرۆڤی نەتەوە یەکگرتووەکان داوای هاوکاری لە ناوەندی نەمران کردەوە. هیوادارین کە بتوانین لە کۆبوونەوەی ئەو ڕۆدا ئەو پرسەی کە جوڵاندوومانە بتوانێت دەستکەوتێکی باشی هەبێت.
ئێمە گەشتبینین کە ڕێکخراوی مافی مرۆڤی نەتەوەی گرتوەکان لەسەر ئەو پرسە بە دوواداچوون بکە و گەشتبینیشین کە ئێمە بە هیممەت و هاوکاری بنەماڵی ئەو بزرگوانە ئەو بێسەر و شوێنانە بتوانین چارەنووسی ئەوان ڕاست بکەینەوە. ڕەمزی سەرکەوتن لە هەر هەنگاوێکی ئەو شێوەیەدا ئەوەیە کە ئێمە بتوانین بە یەکەوە هاوکاری بکەین، چ بنەماڵەی ئەو بێسەر و شوێنانە، چ بنەماڵەی ئەدام کراوەکان، ویا بنەماڵەی زیندانەکان، ویان ئەو کەسانەی کە لە سیاساڵەکانی کۆماری ئیسلامی ئێراندا بەشێک لە لەشیان بەشێک لە جسمیان لەدەستداوە لە ژێر شکنجەی کۆماری ئیسلامی ئێراندا، بتوانین بە هاوکاری و هیممەتی یەکتر ئەو پرسانە بجوڵێنین و بیگەێنینە بەرزترین ناوەندی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ کە نەتەوەی گرتوەکانە. ئێمە ئەگەر بتوانین بە یەکەوە هاوکاری بکەین دەتوانین دەستکەوتی باش بەدەست بێنین بە هیوای ئەو ڕۆژەی کە ئێمە بە هیممەت بە هاوکاری لەگەڵ یەکتر بتوانین کۆماری ئیسلامی ئێران هەلکێشی دادگا بکەین و لەسەر ئەو تاوانانی کە کۆماری ئیسلامی ئێران لە ماوەی ئەو 44 ساڵەدا بەرامبەر بە خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان بەرامبەر بە لاوان کوڕان و کچانی ئەو وڵاتە کوردیەتی حکمێکی عادڵانە وەربگرێت. ئێمە هیوای ئەوە دەخوازین کە ئەوە هەوڵیش ئەوە دەدەین کە دڵی دایک و باوکان، خوشک و برایان، منداڵانی ئەو بێسەر و شوێنانە ویان ئەعدام کراوانە خۆش بکەین. هیوادارین بتوانین کە بەشێک لەو ئازارانەی سەرشانیان کەم بکەینەوە. ئێمە گەشتبینین، دڵخۆشین و هیوادارین کە هەمومان بەیەکەوە بتوانین بەربگرین بەو تاوانانی کۆماری ئیسلامی ئێران. بەڵێ کاک یۆنس گیان، زۆر سپاس بۆ ئەو راپۆرتەی وە ئامادەتان کردبوو. پێم خۆشە پێش لەوە بچینە سەر ئەوەی کە ئێوە لەوێ چۆن لەگەڵ ناوەندی ڕێکخراوی مافی مرۆڤ قسەتان کردووە، لە مەوردی ناوەندی نەمرانەوە پێمان بڵێن لەکەوە دروست بووە، چی کردووە تا ئێستا، تەوزیحاتێک لەو بابەتەوە بدەن بۆ بینەرانمان جا وەختە چینە سەر پرسیارەکان. بەڵێ، ناوەندی نەمران لە ڕاستیدا بە هیممەت و هەوڵ و تێکۆشانی کۆمەڵێک لە خەڵکی خۆبەخش مێژوەکەی دەگەڕێتەوە زیاتر لە 10 ساڵ بەر لە ئێستا. کۆمەڵێک هاوڕێ و هاوکاری ئێستام کە لە ناوەندی نەمران کار دەکەین بە تاک یان یەکێک و دوو لە هەوڵی بە بەڵگەمەندکردن ئارشیوکردنی ئەو تاوانانەی کۆماری ئیسلامی ئێران کردوێتی، بە تایبەت لەسەر تاوانەکانی ئەعدام هەوڵی ئەویان داوە کە داتا و زانیاری کۆ بکەنەوە. لە دیانە گۆڕاوێژێک کە لەگەڵ ئەو هاوڕێیانە کرا لەسەر ئەوە ساغ بووینەوە لە 3 ساڵ بەر لە ئێستاوە ئەو ناوەندە وەکو ناوەندێکی گشتگیرتر لەوەی کە بە تاکو کۆمەڵ لە 10 ساڵ بۆ پێشەوە کاری دەکرد بە یەکەوە کار بکەین و پێناسەیەکمان بۆ کاری ناوەندی نەمراندانا. لە پێناسەی کاری ناوەندی نەمراندا بەشی سەرەکی ئەرچی سەرەکی کاری ناوەندی نەمران کۆکردنەوەی بەڵگە و زانیاریە. ئەو بەڵگە و زانیاریانەی کە سەبارەت بۆ تاوانانی کۆماری ئیسلامی ئێران لە ڕۆژهەڵاتی کوردستان کردوێتی زۆرن، بەربڵاون، بەڵام بەداخەوە لە ماوەی ئەو 44 ساڵەدا ناوەندێک کە بتوانێت هەموو ئەو بەڵگانە کۆبکاتەوە من وەک خۆم نەمبینیوە. ممکنە هەبێ یان لە لای تاک یان لەلایەن کەسی تر هەبێ، بەڵام من بەو شێوەیە نەمبینیوە. کاری ئەسەرەکی ئێمە لە ناوەندی نەمران بە بەڵگەمەندکردنی تاوانی حکمی ئەعدامە لەسەر ئەو کەسانەی کە لەسەر بۆچوونی سیاسی ویان بۆچوونی جیاواز لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران دەست بەسەر دەکرێن و حکمی ئەعدامیان بەسەر دەستە پێ. ئەو کارە دەگەڕێتەوە بۆ سەرەتای هاتنە سەرکاری کۆماری ئیسلامی ئێران و بە تایبەتیش لە دوای فەرمانی خومەینی بۆ هێرشکردنە سەر کوردستان لە ساڵی 1358دا کە پرۆسەی ئەعدامەکان لە ڕۆژهەڵاتی کوردستان دەستی پێکرد. لەو کاتەوە ئێمە هەوڵی ئەوە دەدەین کە ئەو بەڵگە و زانیارانە کۆ بکەینەوە. تا ئێستا فەرموو. نازانم کاک یۆنس لە ژوورەکە چوە دەرەوە، بەڵام هیوادارم بێتەوە.
بزانین ئایا مشکلێکی تکنیکی هەیە. کاکیۆنس وتەبێژی ناوەندی نەمرانە کە وەهاتەوە نەزانم کێشەکە چی بوو. کاک یۆنس لە هەر حاڵە باسیەوەتان نەکرد کە تا ئێستا چیتان کردووە، فەرمووی دامێدا. تا ئێستا کۆمەڵێک بەڵگە و زانیاری لەسەر کەیسی ئەدام کراوەکان لەلایەن ناوەندی نەمرانەوە کۆکراوەتەوە. بەشێک لەو بەڵگانە بە مێدیایی کراوە لە ماڵپەڕی ناوەندی نەمران و لە پەیجەکانی سوسیال مێدیای ناوەندی نەمران. بەشێکی زۆرش لەو بەڵگانەی کە تا ئێستا کۆکراونەوە بەهۆی پرۆسەی دوایی کاری ناوەندی نەمران کە بردننی ئەو کەیسانەیە بۆ دادگایەکی نێونەتەوەی ئێمە لە بڵاوکردنەوەی ئەوانە لە کاتی ئێستادا خۆمان پاراستووە. تا ئێستا داتای بەربڵاو زۆرە، قسە زۆرە لەسەرەوەی کە ئەو ئەعدامانەی لە ڕۆژهەڵاتی ئێران کراون ئامارەکان چەندەیە. ئێمە تا ئێستا توانیمانە بە بەڵگا 1256 کەیسی ئەعدام کراوەکانی ڕۆژهەڵاتی کوردستان پژڕاست بکەینەوە. کاتێک من باز لە پژڕاستکردنەوە دەکەم ئەویش ئەوەیە کە ئێمە دەتوانم بڵم 100% ئەرخەیانین کە ئەو تاوانانە کراون و کەسانی پشت ئەو کەیسانە کەسانێکن کە بەواقعی حکمی ئەدامیان لەسەر پیادە کراوە. زۆر چاکە ئەوانەی وە ئێوە باسیەکەن ئەوە لەلایەن بەشێکی هێزە سیاسیەکانە یا هەر خەڵکی مەدەنیش، ئەوەی کە هەر خەڵکێکی هین بووە کە لە تەزاوەراتەکانە یا لە خۆپیشاندانەکانە بەشداری کردەوە بێ سەر و شوێنە، هەمووی ئەوانە ئەگرێتەوە ئەو داتاوایەوە دروستان کردووە؟ بەڵێ، ناوەندی نەمران ناوەندێکی بێلایەنە. ئێمە و کەیسانێکی کاری لەسەر دەکەین کەیسایەکن کە بە هەر هۆیەکەوە کۆماری ئیسلامی ئێران دەست بەسەری کردوون، حکمی ئەدامی بەسەردا سەپاندون. جا ئەوانەی لە ئاعترازاتدا گیراون و زیندانی کراون و ئەدام کراون، یان ئەوانەی کە چالاک بوون لە هێزێکی سیاسی یا هێزێکی ئاینی تردا کە کۆماری ئیسلامی ئێران پەسەندی نەکردوون، ئەو داتانە لە هەموو ئەوانە دەگرێتەوە. بڵێ، ئێوە فەرمووتان کە لە هەروە لە راپۆرتەکەیشتان بوو کە لەلایەن بەشێک لە بنەماڵەی ئەو ئازیزانەوە بەشداری ئەو کۆبوونەوەتان کرد لەگەڵ لە ژنێڤ لەگەڵ ڕێکخراوی مافی مرۆڤ. ئەو کەسانە پەیوەندیتان لەگەڵ ئەو بنەماڵانە لە چ ئاستێکایە؟ ئێمە بەشێکی زۆر لە ساختکردنەوەی داتای جێی باوەڕی ناوەندی نەمران لە بنەماڵەکانەوە وەرگیراوە. ئێمە لەگەڵ ئەو بنەماڵانە پەیوەندی چڕپڕمان هەیە، لە هەموو پرۆسەی کارەکانماندا ڕاوێژیان لەگەڵ دەکەین و هەر هەنگاوێکیش بنین بەبێ پرس و ڕاوێژ لەگەڵ ئەو بنەماڵانە نایکەین. بڵێ، کاک یۆنس، ئەو ئامارەوە ئێوە هەتانە چەندێکیان تەمەنەکانیان لە چه ئاسێکایە، کچ یا کۆر یا ژن یا پیا و چۆنن؟ ئەوەمان ئەگەرەکرێ ئەو زانیارانیشمان پێ بدە بە بینەران ئاگداری بن. ئەو داتانەی لە بەردەستی ئێمەدایە هۆی ناوەچی تەمەنەکان دەگەڕێتەوە لە بینی 16 ساڵ تا 22 ساڵ، یعنی کۆی زۆری ئەو داتانێک کە لە بەردەستماندایە لەو تەمەنانەدان. کەمترین تەمەنی ئادام کراو بەدەست کۆماری ئیسلامی ئێران کەسێکە کە تەمەنی 12 ساڵە و زیاترین ڕێژەی تەمەنی ئەو کەسێکی ئادام کراوە 69 ساڵە. بۆیە کۆماری ئیسلامی ئێران هیچ گوێ نەداوەتە تەمەن، زۆر بە بێڕەحمانە لە بەرامبەر خەڵکدا هەڵسوکەوتی کردووە. ڕێژەی ئەو ژنانەی کە ئەعدام کراون ئێمە بۆ خۆمان پێمان وایە بە جۆرەی داتایەکی کە تا ئێستا نەمانتوانیوە 100% پژڕاستی بکەینەوە، ڕێژەی ئەو ژنانی کە ئەعدام کراون دەگاتە 128 ژن، بەڵام تا ئێستا توانیمانە کە 87 ژنی ئەعدام کراو پژڕاست بکەینەوە. بەشی زۆری ئەو داتایانەی تر کەسانی پیاوە. بڵێ، ئەمانە بریتین لەوانە وایە ئەعدام کراون یا کەسی وای شەیە کە هەر بێ سەر و شوێنە، ینی
نەمعلومە ئەعدام کراوە نەمعلومە لە زیندانایە هیچی معلوم نییە ئەوانیش شمولەکات ئەو داتایانێک کە ئێمە پشتڕاستمان کردەوە ئەو ئامارێک کە من عرضم کردن 1256 کەس ئەوانە ئامار هەیەکن کە یا بنەماڵەکان بۆ خۆیان کتویانەکە ئێمە پێمان ڕاگەیاندراوە لە شوێنی نافەرمی کە ئەوانەی ئەعدام کراون ویان لە ڕاگەیاندنەکاندا لەسەریان نووسراوە کە ئەوانەی ئەعدام کراون ئەو کەسانەی کە بێسەر و شۆن تا ئێستا بنەماڵەکان پشتڕاستیان نەکردوێتەوە یا بۆ خۆیان نایان درکاندو کە ئەوانەی ئەعدام کراون ئێمە و داتایانەمان کۆ کردێتەوە بەڵام لەو لیستی ئێمەدانە لە لیستێکی جیاوازتردایە بڵێ زۆر چاکە با بچینە سەر و کۆبوونەوەی وایەوە لەگەڵ ڕێکخراوی مافی مرۆڤ بوتان پێکێنانی کۆبوونەوەیەکی ئاوا شایە زۆر ئاسایی نەبێ ئێوە بە چ شێوێ توانیتان ئەو ڕەزامەندیە وەربگرن کە ئەوان چاویان بێەوە بکەوێت ئێمە هەر لە سەرەتای دەست بەکاربوونی کاری ناوەندی نەمران لە 3 ساڵەوە پێشەوە هەوڵی ئەوەماندا کە بکەوینە دیالۆگ لەگەڵ ڕێکخراوی مافی مرۆڤی نەتەوە یەکگرتوەکان لەسەر ئەو پرسەی کە پێی هەستاوین و چالاکی بۆ دەکەین لە گۆڕینەوەی نووسراوەدا لە بینی ناوەندی نەمران و ئەو ڕێکخراوەیەدا داوا لە ئێمە کراکە هەندێک بەڵگە و زانیاری بۆ ئەوان بنێرین لەسەر ئەو کەیسانێک کە ئێمە کاریان لەسەر دەکەین و پێمان وایە کە تاوانی دژی مرۆڤیان بەرامبەر کراوە بە کۆکردنەوەی بەشێک لە بەڵگە و زانیاری وە پەیوەندیگرتن لەگەڵ بەشێک لەو بنەماڵانە توانیمان ئێمە بەشێک لەو داتا پەسەندانەی کە ڕێکخراوی مافی مرۆڤی نەتەوەی گرتوەکان ددانی پێدادنێن کە وەکو بەڵگەی پەسەند کراوە ئێمە بەشێک لەو فۆرم و بەڵگانەمان نارد پارەکە ساڵی 2022 بوو کە ئێمە و بەڵگانەمان نارد لە کۆبوونەوەی مانگی دوی ئەو ساڵدا ڕێکخراوی مافی مرۆڤی نەتەوەی کردوەکان بە دوواداچوونی بۆ چەند کەیسە کرد بوو کە ئێمە بۆمان ناربوون و لەسەر چاوپێداخشاندن بەسەر ئەو کەیسانەدا کە ناردرا بوو لەلایەن ناوەندی نەمرانەوە بڕیاریان لەسەر ئەوەدا کە بە دوواداچوونی بۆ بکەن لە نامەیەکدا کە لە مانگی 3 ئەو ساڵدا ڕێکخراوی مافی مرۆڤی نەتەوەی گرتوەکان بۆ کۆماری ئیسلامی ئێرانی ناردووە ئەو لیستەی کە ئێمە بۆمان ناردبوون پێش مانگی 3 ئەو ساڵەکانە نامەیان ناردۆ و داوای ڕوونکردنەوەی چارەنووسی ئەو کەسانەیان کردووە لەو کۆبوونەوەیدا کە بوومان ئێمە چەند کەیسی تریشماندانێ کە ئەوان لەو کۆبوونەدا بڕیاریاندا کە لەسەر ئەو چەند کەیسە تازەی کە ئێمە پێشکەشمان کردوون نامە بۆ کۆماری ئیسلامی ئێران دەنێرن و کاتیان بۆ داریکردن بۆ کۆماری ئیسلامی ئێران لە کاتێکی دیاریکراودا وەڵام بدەنەوە لەسەر چارەنووسی ئەو کەسانە بێگومان دروستکردنی کۆبوونەوەیەکی ئاوا ئاسان نییە بەڵام ئێمە وەک ناوەندی نەمران لەسەر ئەوە ساغین کە بۆ لەو باوەڕەشدان کە کارێکی ئاسان نییە کارکردن لەسەر ئەو کەیسانێک کە مێژەکەیان دەگەڕێتەوە بۆ 43 ساڵ بەر لە ئێستا لە کاتێکدا کە ئەو سیستمی مێدیایی کە ئێستا لە بەردەستدا هەیە ئەو کات لە بەردەستدا نەبوو بە حکمی ئەو خەفەقان و ترس و وحشەتەی کە کۆماری ئیسلامی ئێران لە سەرەتای هاتنە سەرکاریەوە بە تایبەت لە کوردستان بەسەر خەڵکیدا سەپاندووە ڕاگررتنی بەڵگەی ئاواژ لەلایەن بنەماڵەکانیشەوە کارێکی ئاسان نییە بۆیە ئەو کارەکە پەیوەندی بە کەیسە کۆنەکانەوە هەیە زۆر کارێکی ئەستەما هەر بۆیەش ئێمە کاتێک هەنگاو دەنین بۆ پەیوەندیگرتن لەگەڵ ئەو ڕێکخراوە فەرمیانەی نێونەتەوەیی تەنیا بەڵگە دەیخوا بۆیە ئەو کەیسانەی کە بەڵگەی پەسەندکراویان لەسەر نەبێ ئێمە خۆ دەپارێزین لە ناردنیە بەڵێ زۆر چاکە کاکیونس ئێوە کە چوونە ئەوێ ئەو گفتوگۆیە کە بووتان ئەوە نەتەوەی گرتوەکان بەو شێوە خۆتان ئاماژتان پێکرد ئەوان قبلەن پێشلەوەی نامەیان ناردووە بۆ کۆماری ئیسلامی ئایا لەوێ باسیەوەیان کردووە کە کۆماری ئیسلامی چ جوابێکی بووە یا دوای کۆبوونەوەکە ئێوە ئەوان نامەیان بۆ نێرن لەسەر پرسانە لیان لە پرسیینەوەیان لەکە لەسەر چەند کەیسی دیاریکراو کە ئێمە پێشتر نردبوومان ئەوان نامەیان بۆ کۆماری ئیسلامی ئێران نردبوو و داوای چارەنووسی ئەو چەند کەیسە دیاریکراوەی کە
پێشتر ئێمە بۆمان ناربوو داوای چارەنووسی ئەوانیان کردبوو لە کاتی کۆبوونەوەدا ئێمە پرسیارمان کرد کە ئایا هیچ وەڵامێک کاتوەتەوە وەڵامی ئەوان ئەوە بوو نەخێر تا کاتی گرتنی کۆبوونەوە هیچ وەڵامێکیان وەرنەگرتوێتەوە بەڵام کاتێکیان بۆ دیاری کردوون کاتەکە ئێستا وەختی نەهاتوو کە وەڵامەکە وەربگرنەوە هاوکات چەند کەیسی تریش لەو کۆبوونەوەدا پێشکەشکرا بڕیار وایە کە لەسەر ئەو چەند کەیسە نوێیەش نامەیان بۆ بنێرن و کاتیان بۆ دیاری بکەن کە وەڵامی ئەو پرسیارەی ڕێکخراوی مافی مرۆڤ نێتەوەی گرتووەکان بدەنەوە. زۆر چاکە دەسەڵاتی ڕێکخراوی مافی مرۆڤی نێتەوەی گرتووەکان لە چه ئاسێکایە ئەگەر کۆماری ئیسلامی سەرپێچی کرد و جوابی ئەو کەیسانەی نەدایەوە یا جوابی ئەو داخوازیانەی نەدایەوە کە نەتەوەی گرتوەکان بۆیان هێنێر. ئێمە بە تایبەتی لەسەر ئەو پرسیاری جەنابەت پرسیارمان لەوێ لێکردن ئەوان دەسەڵاتێکی ئیجراییان نییە لەسەر کۆماری ئیسلام نەکتەنیا هەر لەسەر کۆماری ئیسلامی ئێران بەڵکو لەسەر هەر وڵاتێکی تر دەسەڵاتی ئیجراییان نییە بەڵام خۆی لە خۆیدا سەبتکردنی ئەو کەیسانە لە ڕێکخراوی مافی مرۆڤی نێتەوەی گرتوەکان بۆ خۆی تاوانەکانی کۆماری ئیسلامی ئێران پشتڕاست دەکاتەوە و لە هەر پرسێکی مافی مرۆڤیدا ئەوە وەکو بەڵگە دەخەنە بەردەستی کۆماری ئیسلامی ئێران ئەوان کۆمەڵک بەڵێنیان بە ئێمەدا ئەگەر ڕوخسەت بخوازن ئەو بەڵێنانەی کە بەهۆی پرۆتۆکۆلی کۆبوونەوەی نێوان ئێمە و ئەوان نەتوانم هەموو ئەو بەڵێنانە ئاشکرا بکەم یا لێرە بیڵێم بەڵام بەڵێنیان بەوەدا کە بە جددیەتێکی زۆرەوە ئەوان بەو پرسە هەڵدەستن بەدوای ئەو پرسەدا دەچن و هەموو هەوڵێکیش دەدەن بۆی کە بتوانن وەڵامێک لەسەر چارەنووسی ئەو کەیسانە وەربگرنەوە. بڵێ بەڵام ئەوان ئەو وڵاتانەی وا ئەندامی ڕێکخراوی مافی مرۆڤن ئێرانی شێکێک لە وڵاتانەیە ئایا ئەتوانن هەڕەشەی ئەوە بکەن کە ئێران لەسەر لە ئەندامبوونی لەو ڕێکخراوە بێنە دەرەوە یاکو من ئاگاداریەکی زۆرم نییە ئایا ئەندامە ئێران لە ڕێکخراوی مافی مرۆڤ؟ بەڵێ ئێران لە ئەندامی لە ڕێکخراوی مافی مرۆڤدا ئەندامە پارادۆکسەکەش لێرەدایە کە هەموو ئەو وڵاتانی کە ئەندامن لە ڕێکخراوی مافی مرۆڤدا بە شێوەی دەورەیی بەرپرسایەتی ئەو ڕێکخراوەی هەڵدەگرن. ئێستا لە کاتی ئێستادا بۆ ماوەیەکی دیاریکراو کۆماری ئیسلامی ئێران بەرپرسایەتی ڕێکخراوی مافی مرۆڤی نێتەوەی گرتوەکانی بەدەستەوەیە بەڵام هەموو کەسیش دەزانێت ئێمەش لەوێ ئاماژەمان پێکرد کە پارادۆکسەکە لێرەدایە کە کۆماری ئیسلامی ئێران کە بە پشتبەستن بە کۆڵک دوکومنت و بەڵگەی حاشا هەڵنەگر کە یەکەمین وڵاتە لە دنیادا کە پێشێرکردنی مافەکانی مرۆڤ لە هەموو بوارێکدا زۆر زۆر بەربڵاوە بەڵام بەرپرسایەتی ڕێکخراوی مافی مرۆڤ بەودا بەش دەکرێت. ئایا نەتەوەی گرتوەکان یا ڕێکخراوی مافی مرۆڤ ئەو دەسەڵاتەیە کە ئێران یا هەر وڵاتێکی تر لە ڕێکخراوی مافی مرۆڤەکان بخاتە دەرەوە ئەو پرسێکە کە پرسێکی یاسایی زۆر زۆر قورسە کە من توانایی وەڵامدانەوەی ئەوە منە بەڵام ئەگەر بێت و ئێمە بە هاوکاری یەکتر بە هیمەتی یەکتر هەموو ئەو تاوانانەی کە دژی مافی مرۆڤ لە چوارچێوەی ئێراندا و بەتایبەت لە کوردستان دەکرێت ئەو بەڵگە و زانیاریانە کۆ بکەینەوە بە لێشاو ئەو زانیاری و بەڵگانە بنێرین بۆ نەتەوەی گرتوەکان ئەوان محکوم دەبن بەوەی کە بڕیارێکی جددی بدەن. لە باشترین حاڵەتدا ئەوەیە کە کۆماری ئیسلامی ئێران ئاوا دەستی ئاوەڵە نابێت بۆ ئەو تاوانانی کە دەیکە. ئێوە ئاماژەتان بە لە ئاسی ئێرانی شاکر ئایا بۆ خۆتان پەیوەندیەکتان هەیە لەگەڵ ڕێکخراوێکی لەو شێوەیە وایەوە هەتانە لە ئاسی ئێرانە کە توان بەڵگەنامە و داتای زیاتر کۆبکەنەوە دژ بە کۆماری ئیسلامی؟ چوارچێوەی کاری ئێمە لە چوارچێوەی ڕۆژهەڵاتی کوردستاندایە هۆکارەکەشی ئەوەیە کە ئێمە ئەو توانایی ئینسانی زۆرەمان نییە کە بتوانین هەموو ئەو پێشلکارانی مافی مرۆڤ لە ئێران بە بەڵگەمەند بکەین ئەوە هێزێکی یەکجار زۆری لێ بەداخەوە ئەو هێزەمان نییە خۆزگە توانایی ئەوەمان هەبواە کە هەموو ئەو پێشلکارانی کۆماری ئیسلامی ئێران لە چوارچێوەی جۆغرافیا ئێراندا دیکە توانی بەمە بەڵگەمەندی بکەین ئەو توانایەمان نییە بۆیە
ئێمە چوارچێوەی کارمان ڕۆژهەڵاتی کوردستان هەڵبژاردووە و چەند هۆکاری تریشی هەیە. ئێمە کوردین لە کوردستان، ئێمە ناسراوین لە زۆر شارەکان، هاوکار و چالاکی ناوەندی نەمرانمان هەیە کە لە هەموو شارەکاندا نوێنەرایەتی دەکرێن. ئێمە خەڵک دەناسین، خەڵک متمانەمان پێ دەکا. بەڵام ئەو پێگە کۆمەڵایەتی کە ئێمە لە کوردستان هەمانە بەداخەوە لە دەرەوەی ڕۆژهەڵاتی کوردستان نیمانە، بۆیە نەبوونی ئەو متمانەی لە دەرەوەی ڕۆژهەڵاتی کوردستان دەبێتە ڕێگر بۆی کە بنەماڵەکان بتوان هاوکاریمان لەگەڵ بکەن. جا بۆیە نەخێر ئێمە ئەو توانایەمان نییە کە لە هەموو جغرافیە ئێراندا ئەو پێشێرکارانە بەڵگەمەند مەبەستم داوای لێبردن لێکم مەبەستمەوە بوو ئایا ڕێکخراوێکی هاوشێوە لە وەکەوەی ئێوە هەیە کە ئێوە پەیوەندیدان بێ پێکەوە وە بتوانن زانیاری و داتای زیاتر بگۆڕنەوە یا زانیاری بدەن بە یەکتر بۆ پتەوکردنی بەڵگەنامەکانتان؟ ئێمە ساڵی پارەکە بە مشخصی لەگەڵ دوو دانە ڕێکخراوی مافی مرۆڤی کە لە چوارچێوەی هەموو ئێراندا کار دەکا پەیوەندی و دیالۆگمان دامەزراندووە. هێندێک زانیاریمان بە یەکەوە گۆڕیوەتەوە، بەڵام کارەکە نەگەیشتێتە ئەو ئاستەی کە ئێمە بتوانین هاوکارێکی چڕوپڕ بکەین، بەڵام دڵخۆشین بۆەوەی کە بتوانین لە داهاتوودا ئەو هاوکارێ بکەین و چەترێک دروست بکەین لە ڕێکخراوەکانی مافی مرۆڤ لە هەموو ئێراندا بۆی کە بتوانێت ئەو تاوانانە بە بەڵگەمەند بکە. بەڵێ زۆر چاکە. کاک یۆنس، شۆڕشی ژینا ئەوە پتر لە 7-8 مانگە لە ئارادایە، ئەگەر چی ئەو شۆڕشە بەرزونزمی بەخۆیەوە بینیوە، بەڵام هێشتا هەر هەڕەشەیەکی زۆر گەورەیە بۆ سەرکۆماری ئیسلامی. ئێستش بەشێکی زۆر لە لاوان لە شوێنە جۆراجۆرەکانی ئێران و کوردستان دژ بە کۆماری ئیسلامی لەسەر شەقامن و بەردەوامی ئەو شۆڕشەیان ڕاگرتووە. پێتان وایە ئەم چاوپێکەوتنەوە چەنە تەئسیری لەسەر شۆڕشی ژینا بێت؟ ئەو چاوپێکەوتنەی ئێمە چەندە تەئسیری لەسەر شۆڕشی ژینا دەبێت، ئەوە بڕیارەکەی دەگەڕێتەوە لەسەر شەقام چۆن ئەوە دەرکەوێ. بەڵام ئێمە لەو باوەڕداین کە ئەگەر ئێمە زووتر توانی بامان بەر بەو تاوانانەی کۆماری ئیسلامی ئێران بگرین، دەنگمان دلێرتر بواە، توانی بامان دەنگی ئەو تاوانانەی کە لە ڕۆژهەڵاتی کوردستان و یان لە ئێران لە چوارچێوەی جغرافیا ئێراندا ئەو دەنگە ئەو تاوانانەمان گەیاندبا ئەو ڕێکخراوانەی نێونەتەوەی، پێم وایە کۆماری ئیسلامی ئێران ئاوا دەستی ئاوەڵە نەدەبوو بۆ تاوانانەی کە لە شۆڕشی ژینادا کردی. ئێمە هاوکات کە لەسەر ئەو پرسە تایبەتی ئیعدامەکان کار دەکەین، لە ماوەی شۆڕشی ژیناشدا هەموو ئەو تاوانانەی کە کۆماری ئیسلامی ئێران کردوێتی بە شێوەیەکی سیستماتیک بە بەڵگەمەندمان کردوون و ئەو تاوانانەشمان بە کەیسێکی جیاوازتر ناردووەتە نەتەوەی گرتوەکان و هاوکاتیش لەسەر کۆکردنەوەی بەڵگە و زانیاری لەسەر ئەو تاوانانێک کە کۆماری ئیسلامی ئێران لە ماوەی شۆڕشی ژیناشدا کردوێتی بەردەوام دەبین بۆی کە بتوانین بەر بەو تاوانانی کۆماری ئیسلامی ئێران بکرین. بڵێ ئێوە بە خۆتان گەشتبینن بەو کۆبوونەوە، پێتان وایە ڕێکخراوی مافی مرۆڤی نەتەوەی گرتووەکان لەگەڵ ئێوە ئەبێ پشتگیری ئەو کەیسانە ئەکات، چەندێ بەو مەسەلە گەشتبیننەوە؟ بەر لە چوون بۆ کۆبوونەوە لە ڕاستیدا گەشتبینەکەمان ئەوەندە نەبوو تا دوای کۆبوونەوە. کاتێک لە کۆبوونەوە بەشدار بووین و بەو شێوەی کە وەرگیراین و بەو دیالۆگەی کە کردمان و لەسەر ئەساسی ناوەڕۆکی دیالۆگەکەی کە کردمان، من بۆ خۆم وەک شخصی خۆم و ئەو کۆمەڵە کەسەی کە لەگەڵ ئێمەش هاتبوون لە کۆبوونەوە کەدا بەشدار بوون زۆر دڵخۆشین، چونکە بەڵێنمان پێدرا کە ئەوان بە جددیوە دوای دەکەون و لەسەر ئەوە ساغ بووینەوە کە لە داهاتووشدا لەسەر ئەو پرسانە بە یەکەوە هاوکاری بکەین. ئەگەر هاتپاو ڕێکخراوی مافی مرۆڤی نەتەوەی گرتوەکان هەوڵی جددی بۆ ئەو پرسە نەدابایە، بێگومان پەیوەندی لەگەڵ ئێمە نەدەگرت بۆ هاوکاری. بڵێ زۆر چاکە. ئێستا من کە لەگەڵ ئێوە خەریکی قسەکردنم، هاوکاتیش بۆ زانیاری زیاتر
سایتەکەی ئێوەم بینیوەتەوە و هیوادارم بتوانم لەیرە بۆ بینەرانی پیشان بدەم کە ئێوە خەریکی چ کارێک و چ هەڵسوڕاوێکن لەو بابەتەوە. جا ئەگەر ئیزنم پێ بدەی من بتوانم لەیرەوە بیهێنم، هیوادارم بتوانم. ئەمە ئێوە بخۆتان چ داخوازیەکتان هەیە لە خەڵک بۆ ئەوەی کە بەشدا بۆ ئەوەی بتوانن یارمەتیتان بدەن لە بابەت ئەم کەیسانەوە؟ لە ڕاستیدا ئێمە بۆ خۆمان هیچ داتایەکی ئەوتۆمان لەبەر دەستدا نیە. تەنیا داتایەکە بۆ ئێمە جێی متمانەیە ئەویش ئەوەیە کە بنەماڵەی ئەو نەمرانە بنەماڵی ئەو بزرکراوانە پەیوەندی لەگەڵ ئێمە بگرن و ئەو داتا و زانیاریانەی کە جێی متمانەن بۆ ئێمە بنێرن. ناردنی ئەو داتا و زانیارانە لەلایەن بنەماڵی ئەو نەمرانە یا بنەماڵی ئەو بزرگوانە بۆ ئێمە تایبەتمەندێکی گرنگی هەیە. من گومانم لەوەدانێ کە خەڵکانێکی زۆر هەن کە بەڵگە و دوکومنتیان لەلایە بە هەر هۆکارێکەوە تا ئێستا نەیانتوانیوە بیگەێنە دەستی ئێمە لە ڕێی پەیوەندەکانی ناوەندی نەمرانەوە دەتوانن بیگەێن ئەو پەیوەندیانەی کە دەژیرێن لە ڕێی ئیمەیلی ناوەندی نەمرانەوە جێی متمانەیە بۆیە پەیوەندەکان بە شێوەیەکی پارێزراو دەمێننەوە. ئێمە ئەوەش دەزانین کە بەشێکی زۆر لە بنەماڵەی ئەو ئیعدام کراوانەیە ئەو بزرگوانە لە دەروی وڵات دەژین. بە تایبەتی ڕووی قسەی من لەو بەڕێزانەیە کە لە دەروی وڵات دەژین کە ئەو گرفتی ئەمنیەتیان لەوانەیە لەسەر نەبێت کە پەیوەندی لەگەڵ ئێمە بگرن. ئێمە لەسەر پرسێکی تایبەتی ماوەیە کە کار دەکەین. ڕەمزی سەرکەوتنمان بۆ گەیشتن بە مەبەستی سەرەکی کاری ناوەندی نەمران کە پەلچێشکردنی کۆماری ئیسلامی ئێرانە بۆ دادگایەکی عادڵانە ئەوەیە کە ئێمە بەڵگەی تەواو و مەحکەمە پەسەندمان پێ بێ. ئەو بەڵگانە بەشێکی زۆریان هەن لەلایەن ئەو بنەماڵانن ویان لەلایەن کەسی دیکە احتیمالی هەیە لەلای ڕێکخراوەکانی سیاسی تریش بێ. ئەو بەڵگانە گە بگەیەندرێتە دەستی ئێمە بەهۆی پرۆفژنالیتێتی کاری ئێمە بەهۆی ئەوەی کە ماوەیە کارمان تێدا کرد و ڕێگاکان دەزانین ڕەنگە بتوانین کە ئەو پرسە بگەێنینە قۆناغێکی تر. بەڵێ زۆر سپاس کاک یۆنس. ئێوە بۆ خۆتان ئەگەر شتێکی تایبەتی تر هەیە هەر لە بابەت ئەم مۆزوعەوە بە بینەرانی ئێمەی ڕابگەیەنین هەر لە خزمەتتانە. زۆر سپاس دەکەم کە ئەو هەلت بۆ من ڕەخسان کە من بتوانم لەگەڵ بینەران و بیسەرانی ڕاگەیاندنەکەی ئێوە بدوێم. ئەو پرسێکە ئێمە دەستمان بۆ بردووە پرسێکە پرسێکی هەستیارە، پرسی ئازادیە، پرسی ژیانە، پرسی ئازاری کۆمەڵێکی یەکجار زۆر لە بنەماڵی ئەو گیانبەخت کردوانەیە. ئێمە بە تەعهودێکی ئەخلاقی کە بە خۆمان داوە و بە تەعهودێکی نەنووسرا و بەو بنەماڵانەمان داوە ئەو ئەرکەمان خستۆتە سەرشانی خۆمان و هیوادارین کە ئەو کەسانێک کە لەبارەی کێسی ئەدامەکان لەبارەی کێسی بزرگبووەکان هەر زانیارێکیان هەیە بۆ ئێمەی بنێرن بۆی کە ئێمە بتوانین ئەگەر هیچ نەبێ تۆزێک ئازاری سەرشانی ئەو بنەماڵانە لە ماوەی ئەو چەند ساڵە دوور و درێژەدا کەم بکەینەوە. ئەرکی سەرەکی ئێمە پەلچێشکردنی کۆماری ئیسلامی ئێرانە بۆ دادگایەک لەسەر ئەو تاوانانەی کە کردوێتی. وڵێ زۆر سپاس. من هەلێرەوە بە بینەرانی تەلەڤیزیۆنی کۆمەڵە ڕاگەێنم و هەروەها بە ئێوەی عازیزیش کە تەلەڤیزیۆنی کۆمەڵەوە هەموو ڕاگەیاندنەکانی ئێمە لە خزمەتی ئێوەدایە بۆ ئەوەی کە بتوانێت یارمەتی دەرێک بێ بۆ دۆزینەوەی ئەو کەسانەی کە بزر بوون نادیارن ویا لەلایەن کۆماری ئیسلامی و ئیعدام کراون. هەر شتێک لە دەست ئێمە بێ ئەمە پەیوەندیمانە بێ پێکەوە حتمما ئێوە لەسەر ئێمەش حەسێب بکەن. زۆر سپاس کە ئەو کاتتان بە مندا. سپاسیش بۆ هاوکاریتان. زۆر سپاس بۆ ئێوەش بۆ بەشداریتان لەو بەرنامەیەدا. زۆر سپاس. بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بۆ جۆرە هاتینە کۆتایی بەرنامەی ئەمجارەی دیالۆگ. هەتا دیالۆگێکی تر ڕۆژ و شەوێکی خۆشتان بۆ باوات خوازم.